بافڵتاڵەبانی و قوبات تاڵەبانی یەکێتی دەخەنە بندەستی خۆیان. دەسەڵاتی سەرجەم مەڵبەند و ئۆرگانەکان دەبەسترێنەوە بە دەباشانەوە و ئەگەری جیابوونەوەیەکی تریش لەناو یەکێتیدا هەیە. هەریەکە لە بافڵتاڵەبانی و قوبات تاڵەبانی دەستیان کردووە بە هەڵمەتێکی گۆڕانکاری لەناو یەکێتیدا. لەم جوارچێوەیەدا لە ڕێگای دیداری یەکێتیەوە هەر چیەکیان بوێت دەیکەن و هەر سەرکردە و بەرپرسێکی یەکێتیش بیانەوێت کەنارگیری دەکەن. لە دوای ئینتیداری حیزبەکەشیان لە چەند ڕۆژی ڕابردوودا زنجیرەیە گۆڕانکاریان کرد کە بەهۆیەوە مەڵبەند و کۆمیتەکانی حیزبەکەیان کەم کردەوە. دوێنێش لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی گۆڕانکاریەکانی حیزبەکەیان پەسەند کرد. بەهۆی گۆڕانکاریەکانیشەوە هەزاران ئەندام و کادر و بەرپرسی حیزبەکە پۆستەکانیان لەدەست دەدەن. لە زۆرێک لە ناحیە و قەزاکانیش داخستنی کۆمیتە و مەڵبەندەکان نیگەرانی زۆری دروست کردووە و چەندین کادر و ئەندام پلەکانیان لێ وەردەگیرێتەوە. ئامانجی بافڵتاڵەبانی و قوبات تاڵەبانی لەم گۆڕانکاریانە زیادکردنی هەژماری بنەماڵەکەی خۆیانە بەسەر یەکێتیەوە کە ئەمەش پێ ناچێت هەروە ئاسان بۆیان بچێتە سەر، چونکە هەموو سەرکردە کۆنەکان و کەسە نزیکەکانیان پەراوێز خراون جگە لە چەند دانەیەکی کام کە لە خانەی بەرژەوەندیەکانی دەباشان دەجوڵێنەوە. هاوکات هەموو دەسەڵاتی مەڵبەند و ئۆرگانەکان بەستراونەتەوە بە سەرۆکی یەکێتی و سکرتاریەتی مامجەلالەوە کە قوبات تاڵەبانی سەرپەرشتی دەکات، واتە بافڵتاڵەبانی و قوبات تاڵەبانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی ناهێڵن و خۆیان دەبنە جێگرەوەی هەموو دەسەڵاتەکان. بە پێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار کە بۆ تیوار قسەی کردووە، سەرکردە کۆنەکانی یەکێتی کە پەراوێزخراون هەروە ئاسان دانانیشن و جوڵەی سیاسی دەکەن و ئەگەری جیابوونەوەیەکی تر هەیە لە ناو یەکێتیدا، چونکە یەکێتی حیزبێکی بەرەیە و کۆنتڕۆڵکردنی هەروە ئاسان نابێت لەلایەن دوو کەسەوە.